خوای گەورە دەفەرمێ ئەی خەڵکینە ئێوەمە لە نێر و مێیەک دروست کردووە وەجەعەلناکم شوعوبا وەقەبائیل ئێوەمان بە چەند گەل و چەند هۆز و عەشیرەتێک داناوە چەندەها گەلن ئەوە گەلی عەرەبە ئەوە کوردە ئەوە غەیری فارسە ئەوە تورکە هەر کەسێکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلناکم شوعوبا وەقەبائیل لیتەعارەفوا ئێوەمان داناوە بە چەندەها گەل و عەشیرەت و بنەماڵە بۆ ئەوەی یەکتری بناسن نەک بۆ ئەوەی یەکتری بکوژن نەک بۆ ئەوەی زوڵم لە یەکتری بکەن لای خوای گەورە نایخوا تۆ چی زمانێک تەیە ئەبوو لەهەب ئەبوو طالیب لە ئاگری دۆزەخ عەرەبن مامی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم بەڵام سوهەیبی ڕۆمی و سەلمانی فارسی لە بەهەشتان کە عەرەبیش نین ئیسلام دینی خوایە ئاینی خوایە خوای گەورەش ئەم زمانی داناوە کورد هەر زوڵمی لێ کراوە بەڵام یەکەم کەسێک کە زوڵمی لە کورد کردووە پێش هەموو کەسێ وڵاتە جلهێزەکانە ئەمجا عەرەبەکان و بەکرێک گیراوەکانە چونکە ئەوان نایڵن بە ئێمە بە هیچ ببین ئەگەر بیانویستایە کوردیان نەکرە چوار پارچەوە ئەوان دژمنی ئێمەن و خۆشەویستی ئێمەنین بۆ مەسلحەت بەکارمان دێنن ئیشیان پێمان بێ بەکارمان دێنن دەمان کوژن لە جیاتی ئەوەی سەربازێکی خۆی بە کوشت بداتەوە بە کوشتەدا ئیشیش پێت نەماڵێ بڕۆ ئیشم پێت نەماتەوە ئەوە وڵاتە جلهێزەکانە ئێمە وانە زانین تەنها عەرەب زوڵمان لێکە ڕاستەکەی ئەنفالیان کردین چیما بارانیان کردی ئێستامان دەمان کوژن بەڵام پێش ئەوان وڵاتە جلهێزەکانە گوڵەپە سەوزەکەیان بۆ هەڵەکات کاتێککە کەرکووک و ئەو شوێنەمان لە دەستدا ئەمریکا بڵێ چی باشە عێراق هجومی نەکردووە تەنها جوڵەی سەربازی کردووە جوڵەی سەربازی سەیری ئەم عەقڵیەتەکە سەیری ئەم ڕابواردنەکە ئەو هێرشی نەکردووە تەنها جوڵەی سەربازی کردووە بۆیە دژمنەکانی خۆمان بناسین دژمنمان زۆرە ئینشاءالله ڕۆژێک دێت مەحکەمەیەکی عادل و دادپەر و ئەرە لە ڕۆژی قیامەتە وڵاتە جلهێزەکان و دژمنانی ئەم گەلەش هەمویان دەدرێن بە دادگایەکی عەدالەت هەمویان باجی تاوان و زڵمەکانیان ئەدەن چونکە لای خوا هیچ شتێک نایخوا ئیلا تەقوا نەبێت زوڵم مستەم هەر کەسێک بیکا بۆ ناو جەهەنەمە کەواتە ئینشاءالله ئێمە دڵخۆشین دژایەتیمان دەکەن بەخوا ئەوە پەیوەندی بە ئیسلامەوە نییە ئیسلام بەریە لەوان دژایەتی جلوبەرگمان دەکەن دژایەتی ماف و حەقمان دەکەن دژایەتی ئاڵاکەمان دەکەن دژایەتی هەموو ڕێز و کەرامەتێکمان دەکەن بەڵام بە حەدیثێک کۆتایی پێدێنم حەدیثێکی صحیحەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان جلی کوردی لەبەر کردووە ئەم جلە نەبووە چونکە ئەم جلە تازە پەیا بووە چەند ساڵێکە پەیا بووە 100 ساڵێک باوەڕ ناکەم بێ پەیا بووێ زیاتر کەمتر بەڵام جلی کوردی هەبووە پێغەمبەری خوا فەرمیێ ساسم ئەم جلە لادن لە نوێژان مەشغوڵم دەکات جلە کوردیەکەم بۆ بێنن تعصبی نەبووە دەمارگیری نەبووە بۆ عەرەب ئەوە خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم بەڵام ئەمان ڕقیان لە جلەکانیشمانە چونکە شوێنکەوتوی خۆشەویستی خوانین صلی الله عليه وسلم شوێنکەوتوی هەوا و ئارەزوو و دەمارگیری خۆیانن ئەگەر لە ئیسلام تێبگەن ئەبێ پێیان خۆش بێ ئێوانیش چۆن مافیانەیە و دەوڵەتیانە ئێمەش ماف و دەوڵەتمانە بێ بەڵام لە ئیسلام تێنەگەشتوونە بەڵام ڕۆژێک دێت مێرولەیەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم زڵمی لە مێرولەیەک کردی بێ خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە بۆیە دەتانەوێ هەر ئاوا بەسەرتانە بڕوات بێگومان ڕۆژێک دێت تۆڵەی خوا وەردەگرن بە ئیزنی خوا